بازار و شوێنە گشتیەکانی تری سنووری ئیدارەی ڕاپەڕین لە چوارچەوەی بڕیارێکی ئیدارەی سنوورەکە داخران. حسێن مەحموود قایمقایمی قەزای ڕانیە داوا لە هاوڵاتیانی شارەکە دەکات. هەموو شوێنەکان داخراون تەنها ئەو شوێنان نەبێ کە موادی غەزایی لێ یاخود سەوزە و ئەوانەی کە فڕن و سەموخانەکان ئەوانەی کە پێداویستی ڕۆژانەی خەڵکن باقی هەموو شوێنەکانی کە داخراون. لە شاری قەڵازێش لە ڕۆژی هەفتەی ئازارەوە تەنها مارکێت و هەندێک شوێنی تری تایبەت کراوە دەبن کە ڕۆژانە پێداویستی هاوڵاتیان دابین دەکەن. بە پێچەوانەوە هەر هاوڵاتیەک پابەندی ڕێنمایەکان نەبێت ڕوبەڕووی سزای یاسایی دەبێتەوە. ئێستا حالیان لە ناو قەڵازێ و سەنگەسەر و ژارا و ئەو شوێنانەی کە ناحەکانی تریش کە دوکان و بازار لێ سەجەم دوکان و بازارەکان داخراون تەنها ئەو شوێنانە نەبێت کە بەدەرکراون لە داخستن وەکو ئەو دوکانانەی کە خواردن دەفرۆشێ یا ئەو مارکێتانەی کە خواردنی تێدا دەفرۆشێ زاید دوکانی سەوزە و میوە و سەموخانە و نانەواخانە و گۆشتفرۆش و مریشک فرۆک ئەگەرنا باقی شوێنەکانی کە سەجەمیان داخراون. لەگەڵ داخستنی بازار و شوێنە گشتیەکان لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت لە هەردوو قەزای ڕانیە و پشدەر ڕۆژانە و بە شێوەی بەردەوام چاودێری ناو بازار دەکەن. هەر بازرگان و فرۆشیارێک بە سوودوەرگرتن لەم دۆخە گرانفرۆشی بکات لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێت. بە پێی زانیاریەکانی گەلی کوردستانیش لاگەری پابەندنەبوونی هاوڵاتیان بەمانەوەیان لە ناوماڵەکانیاندا لە ڕۆژانی داهاتوودا بە گشتی قەدەغەی هاتوچۆ جێبەجێ دەکرێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.